دەدەر دکتۆرە ئیلهام مەجید قادر ڕاگری فەکەڵتی زانستە مرۆڤایەتیەکان. ئەمڕۆ زانکۆی کۆیە لە چوارچێوەی زانکۆی سەوز و لە چوارچێوەی پلانی استراتیجی زانکۆ و ڕاگەیاندنی زانکۆی سەوز هەڵسا بە پرۆژەیەک بۆ خوێندکارانی قۆناغی یەکەم کە بۆ ساڵی خوێندنی 2025-26 وەرگیراون بەوەی کە هەر خوێندکارێکی تازە وەرگیراو لە زانکۆی کۆیە نەمامێک دەچێنێت و بە درێژایی ئەو 4 ساڵە چاودێری دەکات و ئەو دارە کۆدێکی دەبێ ئەو خوێندکارە چاودێری ئەو نەمامە دەکات وەکو ڕەمز و سمبلێک بۆ زانکۆی سەوز. سەرووی 1000 تەڵەبە لە زانکۆی کۆیە وەرگیراوە بۆ ئەم ساڵی خوێندن. وەک دەزانین ئێستا لە سەرانسەری جیهان بابەتێکی گەرم و بڕ و گرنگ کە باس دەکرێت بابەتی ژینگە پارێزی و بەردەوامیدانە Sustainability and Environmental Protection. زانکۆی کۆیەش وەکو زانکۆیەکی زیندوو لە ناوچەکە زۆر گرنگی بەو بابەتە دەدا تا ئەو ئاستەی کە لە هەر بەشێکی زانستی لە زانکۆی کۆیە بابەتێک تایبەت کراوە بە بابەتی Sustainability و Environment Protection بۆ ئەوەی هەر کەسە و بە پێی پسپۆڕی خۆی بتوانێت پەیوەندی لە نێوان پسپۆڕیەکەی خۆی و Sustainability و Environment Protection ببینێتەوە واتە بەردەوامیدان و ژینگە پارێزی بۆ ئەوەی ژینگە پارێزی لە کوردستان ببێت بە کولتورێک بەوەی کە هەر خوێندکارێک لە زانکۆی کۆیە مەرج نییە خەڵکی زانکۆی کۆیە بێ. زانکۆی کۆیە هەم خوێندکارەکان و هەم ستافی ئەکادمی ستافێکی ماڵتیکەڵچڕەڵە فرەچەشنەیە لە زۆربەی شوێنەکانی کوردستانەوە زانکۆی تەڵەبەی زانکۆی هەیە کە هەر تەڵەبە و گەڕایەوە شوێنی خۆی بەو کللتورە جوانەوە بگەڕێتەوە کە زۆر گرنگی بە بەردەوامیدان و بە ژینگە پارێزی بدا. بەڵێ ئەو پەیامێکی گرنگە لە لای زانکۆی کۆیە. خۆزگە زایر لە بەشی پەروەردەی دەروونزانی وەرگیرامی مەرحەلەیەک ئەمڕۆ هەڵساین بە چەندامێک بە ناوی خۆزگە و هیوادارم هەموو زانکۆی کۆیە دارەکانیەوە سەوز و جوان بێت. هەر دارێک ئۆکسیجینی 5 کەس دابین دەکات. هیوادارم ژینگەی ئێمەش پاک و خاوێن بێت. ئەمە بەشداریکی زۆر گرنگی بۆ خوێندکارانە لە پاراستنی ژینگە لە بابەتی وەزارە ئاگادار لێبێت خەڵک شتێکەکە ئاگادار یاپارەکانت خۆش بێ زۆر باشە. کۆدی ژمارە 32 جەنابتە بە ناوی جەنابەتەوە باشە. آرامی لای خۆش دەست خۆشی یاپا پیرۆزت بێ هەموو وەرگرتنت لە زانکۆی کۆیە تاکسەنگەر کۆدی ژمارە شاندنی ئەو دارە بزانە ئەوە پیرۆزت